بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی دووبارە وێڕای هاوڕێوی هاوکارم هاوڕێ ئەمیر هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی تایبەت و ڕاستەوخۆ کە تەرخان کرا ئەمڕۆ بە ڕۆماڵکردنی مانگرتنی 28 خەرمانان لە شار و دێهاتەکانی کوردستان و تعدادێک لە شارەکانی تری ئێران دیارە و خۆپیشاندانە گەیشتبەوەی کە خەڵک بێنە سەر شەقام لە کۆتا ڕۆژەکانە و لە هەندێک شار وەک دیواندەرە کوشتە یاوە و لە زۆربەی شارەکانی تریش بریناری داوە تا ئێستا هەواڵەکان باسەواکەن کە ئەم خۆپیشاندانە لە بازێک لە شارەکان لەوانە بانە سەقز مابات هەروە درێژەی هەیە هەواڵێک کە ئێستا بەدەست ئێمە گەیشت ئەوەی نووسیوە بەڕێزێک نووسویەتی سەلام ئاقا دەستێ خالی هەمیشەمان نیاز بە سەلاح داریم یا حداقل پشتیبانی کنید سه شب خیابون هستیم 10 نفر کشته و زخمی داریم آنها گاز اشکاور میزنند از سنندج دوباره نووسویەتی گلوله ساچمه‌ای زدند ما نیاز به پشتیبانی داریم اون هم الان فردا شب اگر نیرو دارید با اسلحه جلوی یگانگیجه ها را بگیرید جنگ تن به تن شده در خیابون دوودانە ڤیدۆشی نردووە بۆ ئێمە و تووشێتی کە تکایە دەنگەکان بگۆڕن لەر حاڵ من ئەم ڤیدۆیان نێرم بۆ هاوڕێیانم لە بەشی تەکنیک هیوادارم ئەوان بتوانن دەنگێک ئەگەر هەیە بیگۆڕن هاوڕێ ئەمیر فەرموو بەڵێ وێرای سڵاو پێشەوەی کە بچین ئێمە وتوێژێکمان دەبێت لەگەڵ هاوڕێ ئەسرین هاوڕێیاکۆ ئیشارەی پێکرد کە لە چەند شارێک هەر ئێستاش خۆپیشاندانەکان هەر بەردەوامە ئەو جۆری کە پێمان ڕاگەشتۆ بەتایبەت لە مەهاباد و بۆکان لە مەهاباد دایکێکی 60 ساڵش بریندار بووە پێشتریش کە شاری پێکرا لە بۆکانی شەر کچێکی کەم تەمەن ئەوی شەر بریندار بوو ئێستا لەم بەشەدا هاوڕێ ئەسرین قادریمان لەگەڵا هاوڕێ ئەسرین ئەم کاتت باش زۆر سپاس بۆ بەشداریت باش هاوڕێیان هاوڕێ ئەمیر و کاکاکۆ ماندوو نەبن زۆر سپاس هاوڕێ ئەسرین ئەمڕۆ خۆتان ئاگادار بوون مانگرتنی گشتی زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو و دواتریش لای ئێوارەکەی بوو بە خۆپیشاندان و ناڕزایەتی دوایین زانیاریەکان ئێوە دەتوان باس بکەن بەڵێ هاوڕێ ئەمیر هەروە کە بۆ خۆشتان لە بەرنامەکانی ئەمڕۆ باستان لێو کردووە هەروەها باقی میدیاکان کە بە چڕاوپڕی لەسەر مۆزوعە دوان خۆشبەختانە ئەمە جێگەی زۆر خۆشحاڵیە پێش هەموو شتێ بێ ئێمە لەو بابەتە دەستخۆشی بکەین لە خەڵکە جواب و وەڵامی ئەو فەراخانەی کە لەلایەن ئەحزاب درام جوابیانداوە و ئەقسابیان بەڕێوە بە شکلێکی سەرکەوتوانە و دوای ئەقسابەکە کە لە زۆربەی شارەکان جملە وەکو سنە مەهاباد شارە جۆرەکانی کوردستان بەدوایەوە خەڵک هاتنە سەر شەقام و ئەو هاتنە سەر شەقامە تایبەت نەبوو بە خودی کوردستان و ئەوە ئەو تایبەتمەندیە کە ئەمەوێت باسی بکەم ئەوەیە کە خۆشبەختانە لە شارەکانی تر شارە گەورەکان وەکو شاری تاران کەرەج ئیسفەهان هاتنە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان دەبڕی ئەمە جێگەی خۆشحاڵیە ئەم هاوپەیمانیە لەگەڵ کوردستان و ئەو پشتیبانی کە لەلایەن شارەکانی ترەوە هەیە و تایبەتمەندیەکی تر کە هەبوو ئێمە ماوەی ئەخیر متەئەسفانە لەلایەن بزوتنەوەی خوێندکاران زۆر هیمان نەبینی فعالیەتێکی ئۆتۆمان نەبینی بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ لەلایەن 5 زانکۆی گەورەی تاران
ئێمە بینیمان کە خوێندکاران هاتن تەجەمۆمیان کرد تەحەسونیان کرد و حتا سەدها نەفەر حضوریان بوو لە خوێندکارانە. بەڵام متەسفانە لە کوردستان هەواکە بۆ خۆشتان باستان کرد دەرگیریەکان بە شێوەیەک بووە کە متەسفانە تعدادێکی زۆر زەخمی بوونە، چەند کەسێک گیانیان لەدەستداوە جملە لە دیواندەرە بۆ شارەکانی تر. من بەداخەوە بەهۆی قەتعی ئینترنێت و زایفبوونی ئینترنێت ارتباطە نەماوە و بۆیە ئەطلاعاتێکی کامڵم لە ئەو سەدحە نییە، بەڵام بەداخەوە ئەتوانەوە بێژم کە جمهوری ئیسلامی ئەوە ماهیەتی بووە، تەنها مختص بە مەقتەعە نەبووە کە هەمیشە بەرامبەر بە حتا ئەو شکڵی کە تەجەموع مساڵەمەت ئامیز بە ئیسلاحناوی ئەنجێت جوابی جمهوری ئیسلامی هەمیشە گولە بووە، جوابی جمهوری ئیسلامی هەمیشە سەرکوبی ئەو خەڵکە بووە و بەداخەوە کە ئەو شێوە پێش هات. یعنی خەڵک ئەوەیان نەویست، خەڵک ویستیان کە دەنگی خۆیان دەرببڕن بە تحسن بە اعتصاب بە شکڵێکی مساڵەمەت ئامیز بنە حتا خیابانیش دەنگی خۆیان بە دنیا و حتا بە دەستەندەرکارانی جمهوری ئیسلامی بکەنن کە ئەمە ئێوە جنایەتە لە مقابڵی خەڵکەوە ئەیکەن و ئێمە ئەمە قبول ناکرێت پێمان. بەڵام جمهوری ئیسلامی جوابی هەروەکە وتم هەمیشە گولە بووە و سەرکوب و کوشت و کوشتار بووە. هەر لە سەرەتاکانی ساڵی 57 ئەوە بە ئێمە نیشان درراوە، یعنی هیچ وەختێک جمهوری ئیسلامی صلح و ئەوانەی لە بەرچاو نەگرتووە. بەڵێ هاوڕێسترین هەر خۆشتان ئاگادارن لەم ڕۆژانەدا ژنان زۆر بەرچاو بوون، بە تایبەت لە دوای کوشتنی ژینای جوانەمەرگ زۆرێک لە ژنان پرچی خۆیان دەبڕی یان ڕووسەرەکانیان دادەنا. بەگشتی ئێوە ڕۆڵی ژنانتان لەم خۆپیشاندان و مانگرتیان چەند ڕۆژەدا چۆن بینی؟ خوشبختانە لەم خۆپێشاندانە هەرچەند کە لە ساڵەکانی پێشوویشۆ ژنان هەمیشە نەقشی ڕەهبەری کنندەیان بووە، نەقشی سازماندەریان بووە تەنانەت، بەڵام شتێکە زۆر بەرچاو بوو ئەوەی کە من ئەمڕۆ ڤیدیۆیەکم بینی کە ژنێک لەبەر ئەو ماشینە گەورە ئەو پاشانە ڕاوەستاوە نەترسانە حجابی خۆی لە ئاباد و حتا لەبەر گولەکانی جمهوری ئیسلامی زۆر نەترسانە ڕاوەستاوە. ئەوە جێگای زۆر خوشحاڵیە بۆ ئێمە کە ژنان بۆ سەدحە لە ئاگاهی گەیشتون کەیتر ئەو ترسەی کە قەبلەن هەبووە ئیتر نەماوە لە ناو ژنان و ئەمە بە نەزەرم هەڵەگەڕێتەوە بۆ ئەو سەدحە ئاگاهی کە وتم خۆشبەختانە ژنان بەدەستیان هێناوە و ئێستا بینین کە شان بەشانی پیاوان لە جەرگەی خەبات لە شەقامەکان تێنە سەر خیابان و بۆ ناڕزایەتی خۆیان دەرەبڕن بەرامبەر بۆ جنایەتی کە بەرعەلەی ئەوان ئەکرێت و خب ئەم ئتفاقکە نا ئەم جنایەتی کە بەرامبەر بە کچێکە تەمەن 22 ساڵ، یعنی دڵی هەر ئینسانێک ئاگرەگرێت بە هەمچین جنایەتێک. ژنانیش وەکو هاوجنسێکی خۆیان هاتوونەتە سەر خیابان. ئەوە داخوازی تەکتەکی ژنانی ئێرانەکە نەمانی حجاب ئەو داخوازیانەی کە ئەو متاڵباتێنی کە هەیەە تەکتەکی ژنانی ئێران داخوازیان. من یەک شت ئەمەوێ هاوڕێنی لێرە ئشارە پێکەمەنیشەوەیە کە دروستە کە ئەو شخصیەتانە شخصیت هایەک وەکو هونەرمەندان یا کەسانێکی بەناوبانگ لەناو کۆمەڵگە هاتن کە پرچی خۆیان بڕی. من پێم وایە حرەکەتێکی لەوانەیە معتەرضانە ببێت وەکو نماد چاوی لێ بکەین، بەڵام شتێکی باشیشی نازانم فکرەکەم ئەکرێت کە بەلابردنی حجاب هاتن سەر خیابان ئەوە شاید شێوەیەکی دروستتر بێت لە دەربڕینی ئاعترازێکە هەیەە. بەڵێ هاوڕێسترین ئێوە لە وڵاتی ئالمانن، هەڵوێستی بیرڕای گشتی لە وڵاتە سەبارەت هەم ڕووداوە چۆن بووە تا ئێستا؟ هاوڕێمی لێرەش خۆشبەختانە بە میدیاکانی ئێرە بە دەنگی ئەم ناڕەزایەتیە هاتوون و من ئەخباری ئێرەم گوێ گرتووە. ئەمڕۆ
لە چەند میدیای ئالمانیش هەر لەو بابەتەوە قسەباسییان لێ کردووە بەڵام وەکو فعالینی خارجی کشور یعنی ئەوانەی کە دانیشتووی وڵاتی ئالمانن خب لێرەش هەر ئەکسیۆن هایەک بەڕێوە چووە بەڵام لەلایەن خودی خەڵکی بەستەلاح ئالمان و یا فعالینێکە لێرە هەن کە سەر بە ئێرە شتایەکی لەو نوعە باس لێ نەکراوە ئەوەی کە ببێتە سەرتیتری ڕۆژنامەیەکی یا شتێک لەو نوعە نەبووە بەڵام لەلایەن خودی فعالینی دەرەوەی وڵات کە ئێرانین لێرە ئەمڕۆ کۆبوونەوە کراوە لەبەر کۆنسولگەریەکان لە شوێنە جۆرە جۆرەکانی ئەڵمان کۆبوونەوە کراوە و ئەکسیۆن و ناڕزایەتی خۆیان دەربڕیوە بە ئەو پشتیبانی و حمایەتیانە کردو لە خەڵکی ئێران و تایبەتەن کوردستان. زۆر باشە هاوڕێ ئەسرین لە کۆتاییدا پەیامت چییە؟ هاڕامیر من پەیامم تەنیا ئەتوانێ ئەوە بێت کە دووبارە دەستخۆشی یەکەم ماندوو نەبوونی یەکەم لەو خەڵکە کە بە جوابی ئەو فەراخانەوە هاتن بەڵام شتێکە ئەبێ لە بەرچاو بگیرێت ئەوەیە کە لە داهاتوو یعنی ئێستا ئەو خەڵکە هاتوونەتە سەر شەقام ڕەنگە زۆر شتیشیان لەدەستدا بێ ئەوەی کە چەندین کەس گیانیان لەدەداوە چەندین کەس زەخمی بوونە بەڵام ئەو مقاومەتە من پێم وایە بە قەوڵی فارس وتنی مقاومەت زیندگیست جا بۆیە فکرەکەم ئەبێ دیر لەوە بکرێتەوە کە لە داهاتوو ئەبێ بە کەمترین ئاسی بە کەمترین زەرەر ئەو جنبشە هدایەت بکرێت ئێمە شخصیت هەیە وەکو کاک فوادمان بووە کە زۆر بەناوبانگە بۆ ئەمری سازماندان و ئەو کارانە جا بۆیە ئەبێ دەرس وەربگیرێ لە کەسانێکی وەکو کاک فواد کە چۆن خەڵکی سازمانەدا بە کەمترین ئاسیب ئەیتوانی کە ڕێنوێنی بداتە خەڵکو و ڕابەرایەتی ئەو خەڵکە بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێ ئەسرین قادری. زۆر سپاس بۆش. زۆر سپاس بۆ هاوڕێ ئەسرین و دەستێش تۆش خۆش بێت کاک ئەمەدیان. پەیامێک هاتووە پەیامەکە بخوێنم ئەوەی بتوانێ سڵاو ماندوو نەبن دەستان خۆش بێت سەرخۆشی لە ئێوە و میلەتی کورد و هەموو جیهان دەکەم هەوکات لێشمان پیرۆز بێت ئەم مانگرتنە یەکگرتوانە هیوادارم ئەم مانگرتنە تا حەدێکیش بوو بێت ساڕێژکەری برینی دایکی ژینا و دایکی هەموو شەیدان بێ ئێمە لە سنە چاوەڕوانی بووکی سووری کوردستانات بووین بێتەوە فڕۆکەخانەی سنە بە جامانەوە سەمای لەبەر بکەین و ڕەوانەی زێدی خۆی شاری سەربەرزی سەقزی بکەین بەڵام بەداخەوە ڕژیم نەیهێشت شەهید ژینا لە سنەوە بەڕێوە بکرێتەوە سەقز چونکە دەیزانی چکارە ساتێک دەکرێتەوە بۆ شەهید ژینایی نمر ئەم بینەرای خۆی بەناوی شەریفی خەڵکی بۆکان لە شاری دانیشتووی شاری سنە ناساندووە و ئەم پەیامەی بۆ ئێمە نارد ئێستاش ئەگەر هاوڕێیانمان لە بەشی تەکنیک ئامادە بن یا کاک یەحیای دەوانداری پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و هەڵسوڕاوی سیاسی لەگەڵمان بێت و لەسەر هێڵ بێت ئەمانەوێت قسە باسێکمان لەگەڵ کایەحیا هەبێت کایەحیای خۆشەویستم کاتت باش سڵاون لێبێ سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە کاکە کۆیان و هەروە بۆ بینەرانی خۆشەویستی ئەگەر ئیجازەم پێ سەرەتا ئەمەوێت لەم دەرفەتە کەڵ بگرم پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ئازیزی ژینای خۆشەویست بکەم و هەروە سەرخۆشی لە خەڵکی سقز و هەموو خەڵکی کوردستان بکەم. بەڵێ کاک یەحیای خۆشەویست ئاگاداری مانگرتنەکەی ئەمڕۆی کوردستان بوویت وەزانیت پێشوازیەکی گەرم و گوڕی لێکرا تا ئێستاش احترازات بەردەوامە
ئەمە لە مێژووی خەباتی شۆڕژیرانەی خەڵکی کوردستان بێسابقا نەبووە، مانگرتن یا هەر جۆرە لە خەبات لە شێوەگەلی جۆرا و جۆر وەڵامی وەرگرتەوە. بەڵام ئەم خەباتەی ئەم دەورە یا 28 خەرمانان و ئەم لە خەباتە چ تایبەتمەندیەکی هەبوو و سنوورەکانی کوردستانی تێپەڕاند و لە ئاستی ئێران و ناوچەکە و زۆربەی وڵاتانی دنیا بە تایبەت بەشی مدیاکانی و ڕاگەیاندنەکانی دەنگی دایەوە. چ تایبەتمەندیەکی ویژەی هەبوو؟ بڵێ ئەم ئێوارە گوێم لێ خۆپیشاندانی دانیشتووەکانی شاری تاران شعاریانەدا ئەیانۆت کوردستان چەشم و چراغە ئیران. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دەورە لە مانگرتنی گشتی و خۆپیشاندانەکانی کوردستان ئەوە بوو پەیوەندیەکی عەمیقی پەیا کرد لەگەڵ هەموو خەباتیێڕانی شارەکانی تری ئێران و خەڵکی بەتەنگاتوو بەدەست کۆماری ئیسلامیەوە. یعنی مەرگی ژینا بوو بە هەوێنی ئەو پەیوەندیە مبارزەتیە لەبین خەڵکی کۆڵنەتری کوردستان و باقی شوێنەکانی تر کە بە نەزەری من ئەو تایبەتمەندیەکی تریشی ئەو لە جیاوازیە کە بەرچاوە کەوێت لەگەڵ مانگرتنەکانی پێشوو لە کوردستانە ئەوە بوو ئەم جار پانوبەرینتر لە جاران بوو کرماشان و بەشێک لە ئیلام و حتاوی من بیسوێتم لە قڕوە کە پێشتر لە حسابەکانی پێشووە کەمتر بشدارە بوون یا بەشتریان ناکرد ئەم جارە ئەو پارێزگارانیشی تریشی گرتەوە وە کۆدەنگیەکە زۆر زۆر بەرچاو بوو. بەڕاستی خەڵکی ئەو شانۆیەی کە خەڵکی کوردستان نواندیان زۆر جێگەی سەربەرزی و شانازی بوو و جێگەی ڕێز بوو ئەبێ دەستخۆشی و ماندوو بوون کرێت لە ڕێکخەرانی ئەحزابی سیاسی کوردستان بە مەوقع ئەو فەراخانەیاندا ئەو بانگەشتنیان کە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستانیش بۆ پەڕی بوێریەوە وەڵامی شیاویان داوە بۆ بانگشتە حزبە سیاسیەکان و هەموو خەباتکارانی تریش پشتیوانیان کرد. تایبەتمەندەکەی ئەوە بوو خەڵک وێڕای ئەوەی کە مانیان گرت بەڵام دەنگی اعترازی خۆشیان هەڵبڕی و بەداخەوە بڕێک لە هەندێک لە شارەکانیشە ئەوەی کە خەبەرەکانیە بیسین کەسانی گیانیان بەخت کردووە و تەلەفاتیشی بۆ دیارە خەبات ببێت تەلەفات ناکرێ بەڵام هیوادارم هۆشیاری کۆمەڵانی خەڵکی کوردستان کە وەک هەمیشە لەو ئاستا بێت کە بتوانن کەمترین زیان خاست و ویستەکانی خۆیان مەترەحکەن و دژایەتی خۆیان لەگەڵ زۆر دەرببڕن. کاک یەحیا مانگرتن سەرکەوت خەڵک هاودەنگیەکی تیا دروست بوو زۆربەی شار و بە بڕوای تۆ هەنگاو گەلی دوایی بۆ درێژەدان بە خەبات بە تایبەت لە کوردستان دەبێت چی بێت خەڵک دەبێت چ بکە؟ دیارە بڕێک سەختە ئینسان لە دەرەوەی وڵات یا لێرە ئێمە نوسخ بپێچینەوە بۆ خەڵک و بڵێن خەڵک چی بکات یا چی نەکا وەکو پێشنیاری خۆمان وەکو تەجاربی ڕابردوو ئەتوانین ئینسان نەزەراتی خۆی لەو بارەوە باس بکات پێشنهاد بکە. خەڵک بە نەزەری من ئەم ئاعترازانەی کە ئەکرێت ئەم وەڵامی مثبەتەی کە بەم بانگەشتنە کراوە بێڕێکخراو نییە لە ناوەوەی کوردستان ئەوەی کە ئەبیسرێ و ئەبینین هەمزەمان لە شارەکانی کوردستانەوە حتا لە شارەکانی ئێرانە خەڵک دێنە سەرشان کۆدەنگیەکەیە هەماهەنگیەکەیە لە ناوەوە ئەو سازماندهی و ڕێکخەریە کە هەیە بانگەشتانە و هەنگاو بە هەنگاو ئەچنە پێشەوە بە کەمترین تەلەفاتیش بتوانن بەرحاڵ ویستەکانی خۆیان مەترەح بکەن. ئەوەی کە خەڵکی کوردستانە بێ بیکات بە بڕوای من بە دوای ئەم مانگرتنا دیارە هەمیشە
کوردستان هیچ وەخت بێدەنگ نەبوو، هەمیشە دەنگی اعترازی بەرزەوە بوو، هەمیشە لە مەقابڵ زوڵم و زۆر و ئەوان ڕاوەستاوە وە کۆدەنگی بە کۆدەنگی هاتوونەتە سەر شەقامەکان. بەڵام ئەوەی کە لەم سەردەما کردێت بە تایبەت گەنجەکان کوردستانە ناوێ بەهانەی وە بدەنە کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی لە فرسەتێک گەڕێ زەربەیەکی قورس بوەشێنێت و خەڵکێکی زۆر لە بین بەرێ، خەڵکێکی زۆر بگرێت و پێی وایە بەو شێوە ئەتوانێت خەڵک چاوترسیکا و خەڵک بنێتۆ بۆ ماڵەکەن. تەبەن ناتوانێت، بەڵام ئەبێ ئاستی هۆشیاری خەڵک لەوە زۆرتر بێت، بە تایبەت گەنجەکان قابلدەت لە تووڕان عەسەبانی لە وەزعیەتە، لە مشکڵاتی اقتصادی بگرێ، لە وەزعی بێکاری بگرێ، لە ئەوەی کە ئایندەی بۆ خۆیان نابینن، مشکڵاتێکی یەکجار زۆر دامەنگیری کۆمەڵگەی کوردستان و ئێرانەوە بە تایبەت گەنجەکان ئاسایش و زیندەگیەکی ڕاحەت بۆ خۆیان نابینن تووڕەن. بەڵام ئەو تووڕەیی ناوێت باعیسی ئەوە ببێت کە بە تەلەفاتی زۆرترەوە بچنە پێشەوە. هیوادارم تەلاش بکەن کە گەڕی مەکردنی ویستەکانی خۆیان، بەڵام تەلاش بکەن بەهانە بە جمهوری ئیسلامی نەدەن و تووشی ئێحساساتێکی وا نەیانگرێت کە گیانی خۆیان بخەنە خەتەرەوە و خۆپیشاندانەکانی تەلەفات بێت. ئەگەر ئێمە لە کوردستان تەلەفاتی زۆرتر بدەین، مەترسی ئەوە هەیە ئەو دەستکەوتەی کە تا ئیسە بووە کە یەکجار دەستکەوتێکی گرنگە و بەڕاستی لە مێژووی خەباتی کوردستانە بێوێنە بووە، ئەو کۆدەنگیە، ئەو هاوکردیە، ئەم لە بینی حیزبە سیاسیەکان و خەباتیێرانی کوردستان، ئەم لە بین کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکەوە هاودەنگیەکە لەگەڵ خەباتی کوردستان و مبارزاتی خەڵکی ئێران هەیە. ئەم دەستکەوتە کەمڕەنگ نبێتەوە و جمهوری ئیسلامی نەتوانێت فڕی سوار ببێت، نەتوانێت زاڵ ببێت لەسەر ئەو مەوجە. تەبعاً خەڵک و خۆیان نەزانن لە چه فرسەت ئیستفادە بکەن و کەی وەختێتی بێنە دەرەوە، کەی وەختێتی مان بگرن، کەی وەختێتی ئاعترازی خۆیان لەسەر زۆری کۆماری ئیسلامی دەرببڕن. کاک یەحیا جەنابەت لە هەر حاڵ ئێستا خارج لە حیزبەکانی و هەڵسوڕاوێکی دڵسۆزی دیارە بە تەجروبەشی و ئەزمونیشی لەو زەمینەیە، بەڵام کۆدەنگی حیزبەکان لەسەر مانگرتن دەستی پێکرد، بەڵام بە ئاقاری لە ئاخریا کێشایە هاتنە سەر شەقام و ئاعتراازوانە. ئەم دوانە لە یەک ڕۆژە جەنابەت بە گونجاو زانی یاکو هەڵسەنگاندنت چۆنە بۆ ئەم دوانۆڕۆ بەیانی تا ئێوارە مانگرتن بوو، گشتگیر بوو، سەرکەوتوو بوو، خەڵک خۆشحاڵ بوون لەوە، بەڵام دوانۆڕۆکەی گەیشتە سەر شەقام و بوو باعیسی توندوتیژی و مردنی چەند لاوی خوێنگەرمی لە دیواندەرە و ئێستاش دەنگۆی ئەوە هەیە لە کامیارانیش کەسێک شێت بوو بە یا گیانێک لەدەستا بێت. هەڵسەنگاندنت بۆ ئەوە چییە؟ من شکم نییە کە کۆماری ئیسلامی ئەوامری خۆی نێرێتە ناو ئەو خۆپیشاندانانە بە تەلاش ئەکات خۆپیشاندانەکان بەرەو توندوتیژی بەرێن، بەرەو وەزعیەتێک بیبات کە دەستی بەهانەیەک بداتە دەست هێزە سەرکوتکەرەکانی جمهوری ئیسلامیەوە. ئەوە بە تەجروبە سابق بووە، نەک مۆردی دەیان عواملی جمهوری ئیسلامی ئەو کارەیان کردوون. من پێم وابێ بەعید نییە ئەمڕۆیش عواملی جمهوری ئیسلامی سعیان کردبێت بە جۆرێک توندوتیژیەک سعی بکەن و توندوتیژیانە جۆرێک ببێت کە دەستی چەکدار و هێزی سەرکردنی جمهوری ئیسلامی ئاوەڵا بکەن بۆ تەقەکردن و بۆ کوشتنی خەڵک و بریندارکردن و ئەسیرکردنیان. من پێم وابێ ئەوەی کە لە ماڵا بوایەتن تەلاش کردایەت کە
مانگرتنەکە بە هێدی و هێمنی بچوایەتە پێشەوە کات بۆ خۆپیشاندان و بۆ ئێعتراز و بۆ هاتنە سەرشەقام زۆرترە کە بەرحاڵ ئینسان ناتوانێت بێژێت نەهاتایەتن کەیسە هاتوون بەڵامە بێت تەلاش بکەن تەلاش میزانی تەلەفات کەمتر بوایەتەوە من پێم وابێ ئەگەر مانگرتنەکەم بەبێ تەلەفات بچوایەتە پێشەوەوە سەرنجام بگەیشتایەت بێگومان دەستکەوتی زۆرترە بوو و ئیسش کە دەستکەوتی هەیە هیوادارم لە ئیدامەی ئەم خەباتان کە دەستی پێکردووە و هیوادارم سەراسەری ببێتەوە و کوردستان تاق نەکەوێتەوە لە باقی شارەکانی ئێرانیشە ئەو کۆدەنگیەی کە ئەڵان پێکاتووە درێژەی ببێت مبارزە بەرعەلەی کۆماری ئیسلامی هەموو جێگێک بتەنێتەوە بەڵام لە عینی حاڵش نابێت ئەو هۆشیاریە لە دەست نەدرێت بەهانە بەدەست کۆماری ئیسلامیەوە نەدرێت جاسوس و ئەواملی جمهوری ئیسلامی لە ناو خۆیانە بناسن و بزانن ئەوان سعی کرد حتا شعمەری تند بەڵێ جمهوری ئیسلامی بدەن بەرەو توندوتیژی بەرن و ئەبێ بەتایبەت گەنجەکان هۆشیاری ئەو وەزیعەتە ببن. بەڵێ کاکە یەحیا جەنابتان لە دەرەوەی وڵات ژیانەکەن دەنگدانەوەی هەیکی هەبوو بە تایبەتی ئێستا کە جەنابتان لە وڵاتی سوێدن ئەم پرسیارم لە چەند بەڕێزی تر کە ئەمڕۆ هاتنە سەر هێڵ و بەشداری ئەم بەرنامە ڕاستەوخۆیەبوون کرد ئاستی دەنگدانەوەی هەم جنایەتی کوشتنی مەحسای جوانەمەرگ و هەم ئەم مانگرتنە گشتیە لە کوردستان لە سوێد و میدیاکانی سوێد چۆن بوو؟ ئینعکاسێکی زۆر زۆر وەسیعی بووە بەڕاستی. ئەمڕۆ من بەشداری تەزاوراتی ئۆستۆکۆڵم بووم خەڵکێکی یەکجار زۆر بەشداریان کردبوو ناتوانم بەراوردی بکەم بەڵام بێگومان باڵای 1000 کەس کە باتەوە جوبۆ بوو کاریش بوو لێرە لە ڕۆژی کارا کەم کەس دەرفەتی ئەوەی ئەبێ چون زۆربەی خەڵک کارەکەن بەڵام باڵای 1000 کەس بەشداریان کردو هەموو حیزبە سیاسیەکان شرکەتیان کردو لەوێ وتاریان خوێندەوە لە میدیای سوێد و میدیای وڵاتەکانی تریش ڕەنگدانەوەی زۆر بووە من ئاگادارم حتا لە معتەبەرترین و بەناوبانگترین ئۆرگانی ڕەسمی مەسەلەن سایتی ڕەسمی ئۆرگانی ڕەسمی و ڕۆژنامەی ڕەسمی ئالمان وەکو شپیگل وەکو بید وەکو دیسایت ئەوانە ڕۆژنامەهای زۆر معتەبەری ئالمانی لەوێ سەفحەی ئەوەڵیان اختصاصدا بە مەرگی ژینا و بەم ئێعترازاتانەی کە لە کوردستان بووە و لە سوێدی شەروە لە سوێدیش هەم ڕادیۆی ئۆستۆکۆڵم و هەم ڕادیۆی سوێد تەلەڤیزیۆنی سوێد ڕۆژنامەکانی سوێد باسییان کردەوە هەڵوێستیان گرتووە لەو ڕابدا لە زۆر شوێنی ئوروپا بەڕاستی دەنگدانەوەیکی جەهانی پەیا کرد یعنی لە ئەوڵۆکە ئیشارەت کرد بە جیاوازی ئەم دەورە چییە جیاوازیەکەی ئەوەیە ئینعکاسی دنیایی پەیا کرد هەر لە ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا هاتە سەر هەتا ئیتحادیەی ئوروپا هەتا زۆربەی ڕۆژنامە و ڕێکخراوی مەدەنی و کرێکاریە جەهانیەکان هەموو کەس مەوزعی گرتە بەرامبەر بەمە و ئەمە دیارە ئاستی مبارزاتی خەڵکی کوردستانی شەباتە ئاستێکی تر و بەڕاستی مەرگی ژینا بوو بە هەوێنی ئەوە بوو بە هێمای ئەوە کە بزوتنەوەی کوردستان زۆرتر و زۆرتر بە خەڵکی دنیاش بناسێن زۆمێکە لە خەڵکی کوردستانە کردێت و زۆمێکە لە ژنان لە ئێران و بە تایبەت لە ژنان ئەکرێت یەکجار ڕەمدانەوەی زۆری بووە و بەڕاستی مای زۆر زۆر خۆشحاڵیە و ئیتحادێکی یەکدەنگی و دڵگەرمێکی یەکجار زۆریشی لە ناو مبارزینی ئێرانی و کورد لە ئوروپاشە بە وجود بووە
یەکجار خەڵک ئێحساسی دڵگەرمی و هیوایکی زۆرتر ئەکەن یعنی بەڕاستی مبارزاتی خەڵک لەناوە و ئەو خۆپیشاندان و مانگرتنە بووەتە مایەی سەربەرزی و شانازیەکی یەکجار گەورە و هیوادارم دەستکەوتی زۆرتر ببێت هەنگاوی باشتر بنرێت و بتوانین لەو دەستکەوتانە کەڵک وەربگیرێت بۆ هەنگاوی زیاتر و هەرچی زۆرتر پاشەکشێ بە جمهوری ئیسلامی بکرێت لە زۆر ئەرساوە بە تایبەت ژنان بتوانن لەو وەزعیەتەی کە ئەمان جەهەندمێکی بۆ دروست کردوون بێنە دەرەوە و خەباتێکی ڕەوا و بەرهەقی ژنان کە ویست و خاستی ئەم مەترەحە و بە خۆشحاڵیەوە ئەم دەورە پیاوانیش نەقش و دەورێکی زۆریان بۆ لە دفاع لە حقوقی ژنانە بسێنێ و ئیدامەدار بێت. زۆر سپاس کاک یەحیا. ئەگەر پەیامێکت هەیە یا وەک دوایین وتە ڕوو لە خەڵکی شۆڕژێڕی کوردستان چیان پێڵێ لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە؟ وێڕای دەستخۆشی لە خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم سێ ڕۆژە بەڕاستی لە خۆیان مانەیاندانا و بوێریان نیشاندا نەترسانە هاتنە مەیدان و بەڕاستی بوون بە پێشەنگی مبارزاتێکی ڕەوا و بەرهەق بژوتنەوەی کوردستان و هەم مبارزاتی ژنان من دەستخۆشیان لێ یەکەم شانازیان پێوە ئەکەن و پێم وابێ تاجی سەربەرزیان لەسەرنا و جێگای هیوای دوڕۆژن خەڵکی کوردستان و بە دروستی ئەمڕۆ لە تاران شعارە درێ کوردستان چرا و هیوای ئێرانە بەڕاستی هەروایە و من دەستخۆشیان لێ یەکەم و هیوادارم موفق بن لە مبارزاتە و بوون بە جێگەی شەونەردی و سەربەردیان ڕووی هەمومانیان بەڕاستی دەستیان خۆت بێ و ماندوو نەبن لەو شەرایەتە سەختەی کە ئەوان ئەڵان زندگی لەو زندگیە تاڵەی کە هەیەە فەقر بێکاری سفرەی بەتاڵ لەو وەزعیەتە تاڵەی کەمە بەڵام بوێرانە هاتنە مەیدان هەر دوێنێ لە ترسەی سەرخۆشی ژینای خۆشەویستە بەناو نوێنەری سەقز بێهزادی ڕەحیمی ویستی بچێت لەوێ سوخەڕانی بکە و جەوەکە بگرێتە دەست بەڵام خەڵکی نەترس و بوێری شاری سەقز کردیانە دەرەوە لە مەراسمەکەنە ئیجازیان پێ نەدا قسە بکات هەتا کابرا هەوار یەکرەی باشە قسە ناکە داعەنیشێ وتیان نا حەقیشی نییە دانیشێ بێت لێرە بچێتە دەرەوە ئەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە جێگەی خۆشحاڵیە ماندووبێبیان لێ ئەەکەین و دەستیان ماچەکەین و هیوادارم سەرکەوتوو بن و بجووتنەوەی کوردستان یان بەڕاستی بردە ئاستێکی تر و پڕبایەخیان کرد ئەهمیەتێکی زۆرتر پێیان کرد و بوون بە باعیسی ئەوەش لە بین حیزبە سیاسیەکانە ئەو کۆدەنگی و یەک هەڵوێستی و یەکدڵیە پێک بێت دەستیان خۆش و هیوادارم هەنگاوی باشتر بنێت. زۆر سپاس کاک یەحیای خۆشەویست پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و هەڵسوڕاوی سیاسی سپاس بۆی کە قبولی زەحمەتت کرد لەم بەرنامە ڕاستەوخۆیە بەشداریت کرد دووبارە سپاس و بە هیوام ژیانێکی خۆش لە پێش سپاس بۆ داوەتەکەتان ئەو دووفەتەنشتن بۆ من ڕەخسان کە بتوانم قسە و باس کورتێ قسە و باس بکەین مەمنون و سپاس و ڕێز بۆ ئێوە سپاس بۆ جەنابێشت کات خۆش شەوشات شەوشات بەڵێ کاکەمیر پەیامی ڕێز لێنان لە خەڵکی کوردستان پەیامی کۆمیتە مەرکەزی کۆمەڵە بۆ سپاس و پێزانین لە خەڵکی کوردستان لەم وایە بە زمانی فارسیە ئامادەی بڵاوکردنەوەیە ئەگەر هاوڕێیانمان لە بەشی تکنیک ئامادە بن گوێگری پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕوو لە خەڵکی کوردستان بین
بفرمایید. قدردانی کمیته مرکزی کامله از مردم مبارزه کردستان برای به پیروزی رساندن اعتصاب عمومی. اعتصاب عمومی با موفقیت برگزار شد. مبارزه ادامه دارد. مردم مبارز و مقاوم کردستان، شما در چند روز گذشته با اراده‌ای استوار کف خیابانها را به میدان اعتراض خود علیه کلیت جمهوری اسلامی تبدیل کردید و امروز 28 شهریور ماه نیز یک اعتصاب عمومی را با موفقیت برگزار کردید. از این طریق از تک تک شما عزیزان بابت پاسخ یکپارچه و متحد به فراخوان اعتصاب عمومی سپاسگزاری می‌کنیم. دست تک تک شما همرزمان را به گرمی می‌فشاریم که در چند روز اخیر پرتوان با رژه و میتینگ خیابانی و با سینه سپر کردن در مقابل گلوله دشمن انزجار و نفرت خود را از جنایت به قتل رساندن مهسا امینی اعلام کردید و چنین افتخارآمیز قدرت توده مردم ستمدیده را به نمایش گذاشتید. در این روزها پژواک مقاومت و فداکاری شما از مرزها عبور کرده و توجه همه جهان را به خود جلب کرده است. شما مردم کردستان در این مبارزه و مقاومت با شکوه تنها نماندید. در این چند روز در تهران و در چندین شهر بزرگ دیگر شاهد حمایت شجاعانه مردم ایران از کردستان انقلابی بودیم. البته این حمایت تصادفی نیست. زمانی که دردها مشترکند، طبیعتاً فریادها هم مشترکند. همچنین مشاهده کردیم که چگونه بخشی از جامعه آزادیخواه در سطح جهان به صدا درآمد و علیه رژیم اسلامی اعلام ماضع کرد و حمایت خود را از مبارزات شما اعلام نمود. طی این چند روز ما دستاوردهای زیادی را کسب نمودیم و قدرت مبارزه متحدانه خود را یک بار دیگر تجربه کردیم. با این حال ما هنوز در مسیر رسیدن به پیروزی نهایی راهی دراز و دشوار پیش رو داریم که باید با خرد سیاسی و با همان اراده و روحیه مبارزاتی خود را برای پیمودن آن آماده کنیم. در این مسیر تاکتیک‌های مختلف مبارزاتی را برای مقابله با دشمن در دسترس داریم. اعتصاب عمومی به عنوان یکی از این تاکتیک‌ها مؤثر و کارا بودن خود را در مقابل رژیم جنایتکار اسلامی نشان داده است. شما مردم کردستان با در پیش گرفتن این تاکتیک مبارزاتی بارها جمهوری اسلامی را به عقب رانده اید و نیروهای سرکوبگرش را در مقابل اراده متحد خود به زانو درآورده اید. امروز باز هم نمونه با شکوه دیگری را از بکارگیری این تاکتیک مبارزاتی آزمودید. با این اقدام خود نشان دادید که اعتصاب عمومی در عین اینکه یک حرکت سیاسی مستقیم علیه جمهوری اسلامی است، نیروی سرکوبگر رژیم را نیز در میدان نبرد زمینگیر می‌کند و توانایی و ظرفیت‌های مانور و اعمال خشونتش را محدود می‌کند و نیز پیوستن توده وسیع‌تری به صفوف این مبارزه و مقاومت توده‌ای را امکان پذیرتر می‌کند. شما با اتخاذ آگاهانه این روش مبارزاتی اعتراض خود را در سطح میلیونی و با کمترین هزینه و با فراهم آوردن ملزومات تداوم آن پیش بردید. شما با اتخاذ آگاهانه تاکتیک اعتصاب عمومی در این حال توده‌گیرترین و قابل دسترس ترین تاکتیک را در شرایط کنونی برگزیدید که نمایش قدرت عظیم شما را امکان پذیر کرد بدون اینکه دشمن امکان بیابد به آن آسیبی برساند. این تاکتیک مبارزاتی اعتراضات شما را از حالت خودجوش، پراکنده و بدون رهبری خارج کرد و آن را به یک حرکت متحد، هدفمند و دارای رهبری تبدیل کرد و مردم را
به سوی خواستهای معین و دستیافتنی هدایت نمود و قدرت مقابله به مثل دشمن را محدود کرد. از سوی دیگر شما با اتخاذ روش مبارزاتی منطبق با شرایط کنونی ابتکار عمل را از دشمن گرفتید تا نتواند اعتراضات را زود هنگام به خشونت بکشد، شروط رودرویی در میدان نبرد را تعیین کند و اهداف اعتراضات را به حاشیه براند، روشی که رژیم اسلامی مداوما آن را پیش گرفته است و از طریق مهره‌های آموزش دیده خود مردم را به تقابل ناهنگام و زود هنگام کشانده است تا آسانتر اعتراضات آنها را سرکوب کند. فعالین و رهبران اعتراضات را شناسایی و بازداشت کند و تداوم مبارزات را با اخلال مواجه کند. اکنون اهمیت این مبارزه در تداوم آن نهفته است. به همین دلیل وظیفه همه ما چه در کردستان و چه در کل ایران این است که این مبارزه همچنان و با قوت بیشتر تداوم پیدا کند و ما زمان، مکان و روش هر اقدامی را تعیین کنیم، نه دشمن. با اتخاذ تاکتیک مبارزاتی منطبق با شرایط میبایستی دستاوردهای کسب شده در این چند روز را حفظ کرد و آنها را برای پیشبرد مرحله بعدی به کار گرفت. تردیدی نیست که مبارزه چه در شکل اعتراضات در محل کار و زیست، چه در مدارس و دانشگاه‌ها، چه در کف خیابان و چه در شکل اعتصاب عمومی ادامه پیدا می‌کند. کومله با انبوهی از تجارب گرانبهایی که در مسیر مبارزه انقلابی مردم کردستان کسب کرده است، تلاش خواهد کرد که از این به بعد هم همراه با شما مردم مبارز کردستان مسیر رسیدن به پیروزی را با کمترین هزینه و با کسب بیشترین دستاورد در کمترین زمان ممکن طی کند. یک بار دیگر به شما مردم مبارز کردستان برای به پیروزی رساندن اعتصاب عمومی، برای به چالش کشاندن رژیم اسلامی و زمینگیر کردن نیروهای سرکوبگرش تبریک میگوییم. در عین حال از مردم آزادیخواه تمام ایران برای حمایت بیدریغ و شجاعانه‌شان از مردم کردستان و تلاش برای پیوند مبارزات در تمام ایران سپاسگزاری می‌کنیم. همچنین دست تمام فعالینی را که در محل با اراده و استقامت کم نظیر در هدایت و رهبری این اعتصاب نقش شایسته را ایفا کردند به گرمی می‌فشاریم. انتظار می‌رود آنها در چند روز آینده هم همچنان نقش مهم خود را در مدیریت و رهبری مبارزات در محل ایفا کنند. زنده باد مبارزه مردم کردستان، پرتوان باد اتحاد مبارزاتی مردم کردستان با مردم سایر بخش‌های ایران. کمیته مرکزی کومله، سازمان کردستان حزب کمونیست ایران، 28 شهریور ماه سال 1401 شمسی برابر با 19 سپتامبر سال 2022 میلادی. بەڵێ بینەرانی عزیز دوارە لە خزمەتتان داین پامێکمان بواتوە بەڵام بەداخەوە نازام لەکوێوە هاتووە بەڵام دوو جاریش توێتی گلەی کردووە کام پامەی ئەومان نەخوێندوێتەوە من داوای لێبوردن دەکەم دوستێتی با درود زن و زندگی و آزادی از کردستان تا تمام ایران زنده باد آزادی و برابری زنده باد سوسیالیسم زۆر سپاس بۆ بوونەرە عەزیزە بەڵام معلوم نەبوو لە کام شارەوە ناردن زۆر سپاس پامێکمان بۆ هاتووە لە سنەوە ئەڵێ خۆم دانیشتووی شاری سنەم بە فارسی ئەوەی نووسیوە با ڕێک وە خۆی بخوێنمەوە ئەڵێ بێدادێ دیواندەرە برسید بالگرد فرستادم مردم رو به رگبار بستند من سرندجم همین الان 2 بالگرد فرستادم چند تا ماشین سپاهی لطفاً از نیروهای مسلح خودتان بخواهید کمک کنند شما فراخوان دادید غروب ما آمدیم مقاومت کردستان را تنها نگذارید
ئیجازە بدەن کاک فەرزادی وەتەندۆست چەند جارێک پەیوەندی پێوەگرتوین ئێوێ قسە باسێ بکە هیوادارم گوێ لە دەنگمان بێت و ئەم کاتت باش کاک فەرزاد ئەم کاتت باشا بەگەرم مادوونە بوون و دەستان خۆش بێت. زۆر سپاس داوای لێبوردن دەکەین چەند کەسێک لەسەر خەت بوون لە خزمەتتان کاک فەرزاد فەرموو قسە باسەکەتان. زۆر سپاس پێشەکی دەلایەن خۆم و پڕبەدڵ پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بۆ ئەم مانگرتن عەزیمەیکەوە بەڕێوەیان برد بە دەستخۆشی لە هەموو کەسانە دەکەم وە زەحمەتیان کێشا بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە بەسەر کەوتوانە تەواو بێت. چەند نوکتە هەبوو گەرەکەم بوو ئیشارە پێ بکەم. یەکەمین ئەوە بوو زۆر کەس پرسیاری ئەوە دەکات بۆچی تا دوانی وەڕۆ یا تا ساعتەکانی دووسێ لە کوردستان مانگرتن بووە دواتریش و بەخۆ پیشاندان. یەکەمیشت ئەوەیە کە کوردستان بۆ خۆی فرەحزبیە، یعنی ئەو خەڵکە لەگەڵ حزبەکەیان هەن. مهمیش ئەوەیە کە بزان ئەو کام حزبەکە فەراخان دەدا، کام حزبەکە بانگەواز دەکات بۆ خەڵکی کوردستان کە دەبێت چی بکەن بە چه هەڵوێستێکیان هەیە بە خەڵکی کوردستان بەرەو بانگەوازە دەچن و ئەو تاریخچە و ئەو مێژووەیش بۆ خەڵکی کوردستان باش خۆیان دەزانن کە کەی بووە چ تاریخێکدا کە چ لایەنە گەرچە حزبێکی سیاسی لە چه شرایەتێکی حساسدا توانیوێتی فەراخان بدات بە خاوەنی ئیستا چوار فەراخان بۆ اقتصابی عمومی کوردستانە و چوار فەراخانەکەیشی سەرکەوتوانە سەری کردووە و دوانی وەڕۆژ ئەگەر خەڵک اقتصابەکەیش کات بووە ڕجانەتە سەر خیابان جوابێک بۆ بە جمهوری ئیسلامی کە ئەگەر ئێوە بەر بە ئێمە بگرن ئێمە نەتوانین دوکان و بازاڕەکانمان دابخەین ئێمە دەڕژێنە سەر شەقامەکان. ئێمە هەر ئاگادارین دوێشە لە ئەوەی کە من ئاگادارم زیاتر لە شاری وەکو مەریواندا زۆربەی دوکاندارەکانیان بانگ کردووە پیانوتون ئەگەر دوکان و بازاڕەکانتان دابخەن بارەی جەریمەتان دەکەین، دوکانەکانتان پلۆم دەکەین وە کەس بۆ توێتی نەک ئەگەر پلۆمیشی بکەن. ئەگەر لەبەر دوکانەکەی ژمارەدا من بکەن من لەگەڵ ئەو خەڵکەدا من ناتوانم کۆمپڕسوار بکەم لە قەنای هەوسێ دوکانەکەمدا. ئەو دوکانی دارسم نەکەم دوکانەکەم باس ئەمە دڵنیایە ئەگەر ئەو بیبەسم نەیبەستوم ئەوە من ئەیبەسم دوکانەکەم دادەم. ئەمە جوابێکە بۆ بدا ئەوەی کە خەڵک ڕژاوەتە سەر شەقام و سەر خیابان ئەوەی جوابێکی ترە هەر بە جمهوری ئیسلامی بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئاگادار بە خەڵکی کوردستان هەمیشە ئاگادار میشە ئامادەیە دژ بە هەر جەنایەتێک کە جمهوری ئیسلامی لە کوردستان دەیکات ئەمە حازرم بڕژێ لەسەر خیابانەکان بڕژێ لەسەر شەقامەکان خۆپیشاندان بکەن ئێعتراز بکەن ناڕەزایەتی بکەن. هەر بۆ ئاگاداریتان لە مابەینی من بەحسەکە تۆزە دەکێشمە وڵاترەوە بۆ ئەوەی کە بینەرانتان ینی ئەگەر ئاگاداری هەندێک مۆزوعین بۆ ئەوەی کە ئاگادار بن. من هەر لە یەکەم دوو ڕۆژی ڕابردوو ئێمە زیاتر لەسەر مەسایلی کۆڵبەران زیاتر پەیگیرین کرێی کۆڵی کۆڵبەران 150,000 من لەو کاتێک کە کۆمەڵە فەراخانەکەیدا هەتا وەکو نەتیوەکە 1,500,000 و ئیمڕۆ کرێی کۆڵی کۆڵبەر چۆن 1,500,000 هۆکارەکەیشی بوو دەلیلەکەیشی یعنی ئەمە زۆر جێ پرسیار هەم بۆ هەمومان بزانێکی بۆ هۆکارەکەیشی بوو. ئەنی بە عەلەنی داوایان دەکرد دەڕێیەکانیان باس کرد بوو سەربازەکان بە عەلەنی هاتبوونە خوارە لە برجەکەکانە داوایان نەکرد لە خەڵک بچون بۆ کۆڵبەری کار بکەن بۆ لە ماڵەکانی هەنەبن دوکانەکان باز بن خەڵک احتساب نەکا اعتراز نەکا بەڵام باوەجودیەوە کۆڵبەر بووە دەیگوت نەک 1,500,000 ئەگەر 1 ملیار تومەنشم پێ بدەن من ئیمڕۆ لە ماڵەکەی خۆمە دانیشم و مانگرتنی گشتی من ناچم بۆ بەس. یعنی جمهوری ئیسلامی بۆ خۆی باش دەزانێت کە تووشی چی بووە. خەڵکی کوردستانی باش دەزانێت لە چ کاتێکدا لە چ
هەنگاوێک لە چ شەرایەتێکدا هەنگاوی جدی هەڵبگرن. خەڵکی کوردستان لەم شەرایەتەیە بۆ چوارەمین جارە کە بە بانگەوازی حزبێکی سیاسی، حزبێک کە ئەحساس بە مەسئولیەت دەکات لە قەباڵی گیانی تەکتەکی ئەو ئینسانان لە جامعەدا و ئەحساس بە مەسئولیەت دەکات لە قەباڵی هەر فەراخانێک، هەر قسەیەک، هەر هەنگاوێک کە هەڵی دەگرێت بۆ خەڵکە لەگەڵ یان ئەگەر لە فەراخانەکانی پێشتردا ئەو حزبە سیاسیە کە سێ حسابی پێشتری سەرکەوتوانە بردوۆتە سەرەوە، ئەگەر دوابوو نەبووایە بە دڵنیاییەوە ئەم حسابەی سەری دەدەن. زۆر جێ خوشحاڵیە و جێ دەستخۆشیە من لەلایەن خۆمەوە پڕ بەدڵ پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم. خەڵکی کوردستان لاپەڕەیەکی تری مێژووی، لاپەڕەیەکی زێڕینی تریان لە مبارزاتی خۆیان پێشکەر بە خەڵکی کوردستان کرد و توانیان بەما دوو پەیامی گرنگ بە جمهوری ئیسلامی بدەن. یەکەمین ئەوەیە ئەوان دەزانن لە چ شەرایەتێکدا و لە چ کاتێکدا ئەعتراز ئەحتساب بکەن و لە چ کاتێکیشدا خۆپیشاندان. هەر ئیمڕۆ بۆ ئێمە و بۆ هەموو ئەو کەسانەی کە وا ڤیدۆکانیان بینی هەر لە یەکەم ساتەکانەوە خودیش جمهوری ئیسلامی ئەوەی کە من ئاگادار بووم لە مەریواندا لە تاریکە بازار لە شەد ڕەنگ لە چوارڕای ئەسڵی فشاریان بۆ دوکاندارەکانە هێناشن، تەلەفۆنیان بۆ دەکردن. کەس بوو دەیوت من لە دێهات من نیم لە مەریوانە تا بگەمە مەریوان چەند سەعات و دەگەشم من ناگەمەوە. یعنی نیشانەی ئەوەیە کە خەڵکی کوردستان سەنگەری مەقاومەتیان هەیە، سەنگەری خۆڕاگریان هەیە، دەزانن لە چ شەرایەتێکدا هەنگاو هەڵبگرن، لە چ شەرایەتێکدا قەدەم بەرەو پێشەوە بن. و جمهوری ئیسلامیش هەمیشە ترسی هەیە لە کوردستان و بۆ خۆشی دەزانێت کوردستان بۆ ئەو ئاخری ئەوڵین شۆنێکە، یعنی پاکسازی تیا دەکرێت و کوردستان سەنگەری مەقاومەت بۆ سەنگەری مەقاومەتیش دەبێنێت. هەر ئێوارە دوای ئەحتسابەکان تەقریب خەڵکی کوردستان کە ئەو کاتانەی کە دوکان دەبەسرا، سعاتی 5 دوکان دەبەسرا، ئەو کاتە خەڵکاتە سەر خیابان خۆپیشاندانیان کرد، ئەترازیان کرد، ناڕەزایەتیان کرد. ئەوەش دەیان نیشانیاندا خەڵکی کوردستان ئێمە هەمیشە ئامادەی لە سەنگەرەکاندا مەقاومەت دەکەین و خۆڕاگری دەکەین. من لەوە زیاتر کاتی ئێوە و بینەرانی یازیستان ناکرم، جارێکی تر پڕ بەدڵ لەلایەن خۆمەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و سپاس بۆ ئەم دەرفەت. زۆر سپاس کاک فەرزاد وە تەندروست بۆ بەشداریتان لەم بەرنامە. زۆر سپاس. کاگاکو بزانە پەیامەگە فشێگە گەڕێت چون کاتی بەرنامەکەشمان کەمە. بەڵێ کاتی بەرنامە ڕوو لە تاوبوونە. چەند سێتی سڵاو کاکە، ئەمە ئەمڕۆی مەریوانە کە هیچ سێتی ئەمە ڕۆی مەریوانە کە هیچ پوششێکی خەبەرین نەدرا. بەڵێ ئێمە ڤیدۆی زۆرمان لە مەریوان بڵاو کردەوە، لەوانەیە هەموو ڤیدۆکان وە خۆی بڵاو نەبوو بێتەوە چونکە ڤیدۆ و گزارشێکی ئێجگار زۆر بەدەست هاوڕێیان ئێمە گەیشت. ئەمەش بۆ دڵنیایی ئەم بینەرە خۆشەویستەی نێرم بۆ هاوڕێیانی بەشی تەکنیک کە لە مەجالەکە ئەمانەش بڵاو بکەنەوە. کاک ئەمیر کاتی بەرنامەمان تەواو بووە. ئێمە لێرەوە ماڵاوایی لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵاکەین ئەوەنەی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون، پەیامتان بۆ ناردین، گزارشتان بۆ ناردین، هاتنە سەر هێڵی تەلەفۆن بە هەموو شێوەکان. ئەو هاوڕێ و ئازیزانەی کە لە دەرەوە هاتن و هاتنە سەر هێڵی تەلەفۆن و لە ڕێگای ئەم بەرنامەوە پەیامی خۆیان نارد بۆ خەڵکی کوردستان، سپاسیانەکەین. جارێکی تر پیرۆزبایی لە خەڵکی شۆڕژێڕی کوردستانەکەین. ئێمە قسەیەکی زیاتر
لەو میوانانەی کە هاتنە سەر هێڵی تەلەفۆن و بە شانازیەوە باسی ئەمڕۆیان کرد و هەمویان هاودەنگ بوون لەسەر کە ئەوەی کە 28 خەرمانانیش چووە ناو مێژووی خەباتی پڕ لە شانازی کۆمەڵانی خەڵک لە کوردستان. بەڵێ منیش لەلایەن خۆمەوە زۆر زۆر سپاسی ئەو ئازیزانە دەکەین کە بەشدار بوون لەم بەرنامەیە و پەیامەکانی خۆیان دەنارد و وێنە و ڤیدیۆکانیان دەنارد و جارێکی تریش پیرۆزبایی ئەم سەرکەوتنە مەزنە لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. دوا بە دوای ئەوەی کە ئێمە بەرنامەکە تاوەکەین گفتوگویەکی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە لەگەڵ ئاریان تیڤی بڵاو دەبێتەوە کە هیوادارین بەدڵتان بێت و ئێوەش کەڵکی پێویستی لێوە بکرێن. بینەری وتوێژی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە بن کە لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی ئاریان تیڤی ئەنجامی داوە ئەمڕۆ. تا بەرنامەیەکی تر دیدارێکی تر هەمووتان بە کامران ئێسپێرم بژیم بە شادی. ماڵاو. شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەمای دوایە زاران ناونێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێ